خوای تعالى لقرآن بيروزا لسورة فصلت آياتي 34 أفرمي ولا تستوي الحسنة ولا السيئة. هرگیز چاکە و خراپە وەکو یەک نین. هەرگیز چاکە و خراپە وەکو یەک نین. ادفع بالتي هي أحسن. تۆ کامیان هەڵەبژێری؟ تۆ دائما چاکە بەرامبەر بە خراپە بکە. کاتێک کەسێک خراپەت بەرامبەرەکە تۆ چاکە لە مقابلیا بنوێنە. ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة أو كسيكوا لبيني تو أو دجمنايتي هي كاتي تو برامبر بتشاككاني أو خرابكاني أو هر شاكا أنويني لكتبرك أو أقورس. إنسان هي زور عاقل وجيرة يكسر أقوري يكسر هستي بي أكا بلام هشا يكسر هستي بي ناك مدەیەکی گەرەکە لەوانەیە چەند ڕۆژێک لەوانەیە چەند مانگێک لەوانەیە چەند ساڵێکیش ببە بەڵام نابێت تۆ یەئس بێنی نابێت تۆ بێئومێد ببی. فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم. سبحان الله أقوريك ناش قوري بس ببيت كسيك آساي بلكو أبيت كسيك للدوست نزيك كانت لبرادر خوشيس كانت. فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم. أما موقفي الشرعي صحيح لمو بوية تماشاك إخوائي تعالى ومن في ركال لبرامبري خرافت شاكب بنوينين إيما كسيك برامبرد عبوسي أنويني خوي درجكا دمچاوي درجكا تو بدمچاوي كي كراوة بزردخنة وبرو دميوة كسيك پشت اتهالكاو وكبلي كأنه حسابت بوناكا بپيچوانه تو كبرامبري رويشتي بسينگي فراوانه بچو برامبري كسيك سلامت لناكات تو بالعكس بپيچوانه بجوانتر سلامي ليبكا باجاري دو سهر نيسينيتو هر بردوان بتو كسيك پەیوەندی خزمایەتی پەیوەندی برادری و هاوڕێتیت لەگەڵا ئەبچڕێ تۆ بە پێچەوانەوە بە قسەی شیرین و بە گفتاری شیرین و هەوڵ دەسەردانی بکە و هەر ڕێگایەک بدۆزەوە مناسەبە و بۆنەیەک بدۆزەوە بۆ ئەوەی بچی بۆ لای و سەردانی بکەی. کێ ئەوێت وات پێ بکە ئستفزازت بکە. غرجاری وا هەیە تەماشاکەی کەسێک هەیە هەر حەزەکە تووشی هەڵەت بکە حەزەکە تووڕەت بکە بە پێچەوانەوە هەوڵ بدە پشت بەخوای گەورە بۆسە و لبرانبر استفزازك أو تو تشتي چاك بك. بويا شاعر الله وإذا بليت بشخص لا خلاق له فكن كأنك لم تسمع ولم يقل. أجر توش بلا ما ابتلاء إخوائي باب زانن يعني توش أبين وأنا زانن مثلا بون منها كومل خلق توش أبي هم لحمو لا يسبون من الدوكس لهر وز إيشكا لا إيشكانا أجر إيشكان وكو يكوا به بون من بقال بن هردوكيان بۆ نمونە دکتۆر بن هەردگیان بۆ نمونە مۆزەف بن لە شوێنێکا و تەماحیان هەبێ پلەپایان بەرز ببێتەوە بۆ نمونە مامۆسای ئاینی بن. ئەمە طبیعەتی ژیانە دائیمەن منافەسە لە بینیانە هەیە. یەکێکیان لەوانەیە گوێی نەداتێ بەس ئەوی تریان هەر زۆر بە جددی ئەیگرێت. جاری وا هەیە ئەیگەێنێتە حەدی دوژمنایەتی و دژایەتیکردن. کاتێ ئیبتیلا بووی بە کەسێکی واوە خۆتی لێ کڕکە کوردوەتەنی ئەڵێ خۆتی لێ کڕکە و كأنه نایبیسید. پیاوچاکان وتویانە ليس الغبي بسيد في قومه. ئینسانی گێل نابێتە گەورەی قەومەکەی خۆی. هەرگیز نابینن گێل ببێتە گەورەی سەرگەورەی قەومەکەی خۆی. بەڵام کێ ئەبێ بە سەرگەوری قەومەکەی خۆی؟ لكن سيد قومه المتغابي. بەڵام ئەو کەسانە ئەبن بەڕیش سپی و دەم سپی و پیاوی گەورە لەناو خەڵکە کە خۆیان گێلەکەن. لە ئاستی کەسی نەفام لە ئاستی کەسی خراپ تۆ ئێستا کەسێک منافەسەت ئەکا لە شتێکا کە هەیتە تۆ خۆتی لێ گێلکە بەوە گەورە ئەبیت بەوە بەرز ئەبیتەوە. سەیری سەرئەنجام بکە لە کۆتاییە پاش چەند ساڵێ سەیرەکەی ئەو کەسەی کەوا خۆی گێلکرد بەرز بوویەوە ئەو کەسەشی کەوا هەر بەردەوام حەزەکە دژایەتی کە ڕۆژ بە ڕۆژ ئەخچێتە ناخی زەویە. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء